بەدیعەدارتەش یەکەم ژنە ئەکادیمی کورد لە بواری شانۆدا لە ناو تاریکایی نەرید هاتە دەرەوە و بوو بە شەوق لە ناو سیستەمی خێڵگەری ماندوو نەبوو و نەسرەوت تاکو کۆمەڵگە تانەی زیاتریان لێدەدا ئەو بەهێزتر دەبوو تا لە ئاکامدا بوو بەچرا پانتایی تاریکایی شانۆی بێژن بەدیعە بوو هاتوو ڕووناکی کردەوە و بوو بە شاژن لە گەڕەکی مەڵکەندی شاری سلێمانی لە ساڵی 1946 بەدیعە عەبدوڵڵا حەسەنی ناسراو بە بەدیعەدارتەش لەدایک بوو قۆناغەکانی خوێندنی لە سلێمانی تەواو دەکا و دواتر بەهۆی کەمی نمرەوە ڕوو دەکاتە کۆلێژی بەغداد بەڵام وەک خۆی لە گێڕانەوەکانیدا دەڵێت چوونم بۆ شانە و پەیمانگەی هونەرە جوانەکان بەرنامە بۆ داڕێژراو نەبوو بەڵام دواتر ئەم بەشە لە دڵی بەدیعەدا شوێن دەگرێت و لە هزریدا ڕەنگ دەداتەوە هۆی سەرەکیمانەوەی بەدیعە لەو بەشەی کە سەرەتا دڵخوازی خۆی نەبوو نائومێدی دەکات بەڵام دواتر بە پشتگیری مامۆستایەکی پەیمانگەی هونەرە جوانەکان و باڵپشتیەکانی باوکی خۆشەویستی ئەو بەشە لە لای زیادی کرد بە جۆرێک بتوانرێت لە هەر کوێ نیشتیماندا بوترێ بەدیعەدارتەش هەمووان خەیاڵیان بۆ لای ژنێک دەچێت کە ئیرادەیەکی پۆڵاینی هەیە و نواندنێکی باڵا پێشکەش دەکات لە مامۆستایەتیدا سەرتۆپە و لە گێڕانەوەدا ورد و بەدیقەت سیمایەکی ڕازاوە و جوان کە بۆنی دایک دەدا و بەکڵاو و ژێرچەنە و چارۆکەکەی بۆنی هەموو ژنی کوور دەدا و لە سیمایدا پێناسەی ژن و ژیان و شانۆ دەکات بەدیعە لەسەر لەقەب و پاشناوی دارتاش دەڵێت گەرچی باوک و باپیرم پیشەی سەرەکیان لە کاردا دارتاشی بوو بەڵام ئەوە هۆکاری ئەو لەقەبە نەبوو بەڵکو دەیگەڕێتەوە بۆ بەڕێوەبەری کارەکەی بەناوی دەرەخشان حەفید کاتێک هەردوو یاریدەدەرەکەی ناویان بەدیعە بووە کاتێک بانگی یەکێکیانی کردووە هەردووکیان ڕۆشتون بەدەم بانگەکەیەوە مامۆستا ڕوو لە بەدیعە عەبدوڵڵا دەکا و دەڵێت تۆ ناڵێم بەدیعەدارتەش بەدیعە دەڵێت لەو کاتەوە دارتاش بوو بە پاشگری ناوەکەم و شانازیشی پێواکەم لەسەر یەکەم ئەزمموی چوونە پەیمانگەی هونەرە جوانەکان دەڵێت سەخت بوو بۆ من چونکە یەکەم کچی کورد بووم لەوێ و لەو بەشە بخوێنم بەڵام کە چووم و پەیوەندیم کرد و گەڕامەوە ماڵ باوکم ئاگادار کردەوە باوکم بەهۆی بیری چەپ و شوێعیەتەوە ئەو کاتە زۆر باوەڕی بە ئازادی مرۆڤە بوو خاوەن عەقڵیەتێکی جوان بوو لەو کاتەدا ڕووی تێکردم و دەستخۆشی کرد و ستایشی هەڵبژاردنەکەی کردم تەنانەت وتی تۆ ڕۆژی مەزن دەبینی و بۆ هەموو کۆمەڵگە و میلەت دەبیتە دایک چونکە ئەم بەشە دایکی پێویستە بەدیعە نایشارێتەوە کە ئەو کات ترسی لە کۆمەڵگە هەبووە و تێڕوانینی لەسەر بەشەکە باش نەبووە بەڵام باوکی پێی دەڵێت من باوکی تۆم من حسابم قسەی ئەوانی تر گرنگ نییە بەدیعە دەست دەکات بە خوێندن و دەبێتە یەکەم کچی کورد کە بە ئەکادیمی لەو بوارەدا بخوێنێت بەڵام دەڵێت یەکەم جارکەویستیان شانۆیەک بکەن بەلاساییکردنەوەی ئاژەڵێک یان هەر شتێک کە مامۆستا دەیدانێ من تووشی شڵەژانێکی زۆر دەبووم یەکجار شەرمم دەکرد چوومە دەرەوە ویستم ئەوێ جێ بهێڵم بەڵام مامۆستاکەم هاتوو هانی دام کە سەروەریەک بۆ خۆم و گەلەکەم تۆمار بکەم ئەمە هۆکارێک بوو بچمە ژوور دواتر بووم بە چالاکترین فێرخوازی بەشەکە ساڵی 1968 بەدیعە ئەکادیمیای هونەرە جوانەکان تەواو دەکات ساڵی 1972 بوو بە مامۆستای ئامادەیی کچان لە سلێمانی و ماوەی 8 ساڵ بەردەوام بوو ساڵی 1970 بوو بە مامۆستا لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی و ماوەی 14 ساڵ سەرۆکی بەشی شانۆ بوو ساڵی 2002 بوو بە سەرپەرشتیاری هونەر لە وەزارەتی پەروەردە بەدیعەدارتەش بەهۆی لێهاتووی و دانسقەی لە کار و پیشە هونەرەکەیدا زۆر جار خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە و ساڵی 2002 لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی نیشتیمان خەڵاتی پێبەخشراوە لە باشووری نیشتیمانیش لە ناو شار و لە لای پارکی ئازادی پەیکەرێک بۆ ڕێزلێنانی بەدیعەدانراوە بەدیعەدارتەش باس لەوە دەکات هۆکاری پاشگەز بوونەوەیان لە شوعیەت و بە تایبەتی باوکی کە دەستبەرداری ئەو بیرە بووە دەگەڕێتەوە بۆ ڕووداوێک دەڵێت دوای ئەوەی باوکم زۆر دەدەسەری لەسەر شوێعی بینی و بە کردار شوێعی بوو نەک دروشم بۆیە زۆر قوربانیدا بەڵام ئەو کاتی هاوڕەکانی دەخرێنە زیندان داوا لە قایدی حیزب دەکات مانگانە موچەیەکی کەم ببڕنەوە بۆ خێزان و منداڵەکانی بەڵام ئەوان بە پاساوی نەبوون و هەژاری حیزب بەدەم داواکاریەکەیەوە ناچن بۆیە لەو کاتەوە دەڵێت سبەی من تووشی شتێک بم منداڵەکانی خۆم پێش هەمویان لە برسا دەمرن وەی ڕاستەوخۆ پاشەکشە لە حیزبەکە دەکات باوکی بەدیعە هەمان بیر و باوەڕ و ئایدیاکەی گواستەوە بۆ ناوی ئیسلام
کاتێک دەچێتە ناو عیبادات و پەرستشەکانی هیچ توندیەک لەگەڵ بەدیعە نابینێت، تەنها بانگی دەکات و دەڵێت بۆ جل و بەرگەکەشت زۆرت لێ ناکەم، بەڵام وەک خۆم حەز دەکەم سیمات بە شێوازێکی تر دەربکەوێت. بەدیعە دەڵێت من ئەوەم بە سزا نەزانی و بە هەڵگەڕانەوە شتەی نەدەگەیشتم، بۆیە ڕێزم لە بیرکردنەوەکەی گرت، چونکە ڕۆژانێک کە هەمووان دوژبوون بوون ئەو پاڵپشتم بوو، منیش بە قسەم کرد و بە تەواوی بووم بەو بەدیعەی ئەو دەیەوێت و ئێستاژ بەرگی کوردی و کڵاو و ژێرچەنە و چارۆکە لە هاوڕێ نزیکەکانی منن. بەدیعەدارتاش ناومێدانە لە حیزب دەڵێت حیزب بێبارە، وەسیەتی باوکم ئەوە بوو هیچ کات پەیوەندی بە حیزب ساز نەکەم و لێیانەوە دوور بم، هەر ئەوە هۆکار بوو تا پەیوەندی بە هیچ حیزبێکەوە نەکەم و تەنانەت زیاتر لە چەندان جار بەڕەسمی داوام لێ کراوە کاندیدی حیزب بم بۆ پەرلەمان، بەڵام من ڕەتم کردوێتەوە ببم بەدەستکەلای حیزبێک. بەدیعە لەسەر بەشێک لە هونەرمەندە کۆنەکانی هاوڕێی و ئەوانەشی دوای خۆی هاتوون دەڵێت بەداخەوە هونەرمەند نابێت خۆی بە موڵکی حیزبێک بزانێ، بەڵکو هونەرمەند موڵکی گەلەکەیەتی، بەڵام بەشێکی زۆریان بەداخەوە چاویان نوقاند لە خەڵکو و چوونە ناوبەرەی حیزبێکەوە کە بەرپرسە لە کۆی ئەو نابوتی و ناشرینیانەی کە لە وڵاتدا هەیە و کۆی قیەمەکانی کوشتووە. بەرەی خەڵک هەمیشە بەرە ڕاستەکەیە. بەدیعەدارتاش بە هۆکاری ئەوەی لە کاتی خۆیدا و بەوەی ئیش و کارەکانی نەیتوانیوە بچێتە ژیانی ئەوسەری، دواتریش باری قورسی خێزانەکەی هەڵدەگرێ و ناتوانێت دەستبەرداری دایک و باوکی ببێت و تەنها جێیان بهێڵێت، چونکە دوای منداڵەکانی تر تەنها بەدیعە مابوو لەگەڵیان. ئەمەش هۆکارێکی تر بوو کە نەتوانێت دەستبەرداریان ببێت. هۆکارێکی تریمانەوەی بەدیعە پەیوەندی بە هونەرەکەیەوە بوو کە کۆمەڵگە تێڕوانینی بۆ ئەو بەشە باش نەبوو، بەڵام دواتر ئاگادار بوونەوە لەوەی بەدیعە چی کردووە و چۆن ڕۆڵەکانی پێگەیاندووە. بەشێک لە کارەکانی بەدیعەدارتاش شانۆنامەی نەفرەت ساڵی 1969، شانۆی کۆتایی زۆرداری ساڵی 1975، وەرگێڕانی 5 شانۆی منداڵان، درامای گەردەلول، ئەمانە و دەیان کاری تر کە بەشداری و نواندنی تێدا کردوون و بەنزیکەیی زیاتر لە 70 بەرهەم دەخەمڵێنرێن. گەرچی خۆی ئەزمموی دایکایەتی نەبووە، بەڵام کۆمەڵگە بە دایکی خۆی و دایکی شانۆی کوردی سەیری دەکات. بەدیعە ئێستا لە ژیاندایە و بە ئەمانی عشقی جارانەوە بۆ ژیان دەڕوانێت.